کرێکار کە ڕێکخراوی نەبێت ئەمنیەتیشی نییە. 28 ئاوریل هاوکات لەگەڵ 8 گوڵان ڕۆژی جیهانی تەندروستی و پاراستنی ژینگەی کارە. بۆ ملیۆنان کرێکار لە سەرانسەری جیهان شوێنی کار تەنیا شوێنی دابینکردنی بژێوی ژیان نییە، بەڵکو شوێنی ئازار چەشتن، نەخۆشی، کەم ئەندامبوون و مەرجیشە. لە ئێران ئەم واقعە ڕەهەندێکی ێزگار هەژێنەرتر و سامناکتری هەیە. بەپێی راپۆرتە فەرمیەکان ساڵانە نزیکەی 2000 کرێکار لە ڕووداوی کاردا گیانیان لەدەست دەدەن. لە هەمان ماوەدا پتر لە 26,000 کەس تووشی ڕوودا و زیانی جەستەیی دەبن و دەیان هەزار کەسی دیکەش لە ژینگە پیسبووەکانی کاردا تووشی نەخۆشی دەبن. تەنانەت بە گوێرەی هەر ئەم ئامارە فەرمی و ناتەواوانەش ساڵانە بە کۆی گشتی نزیکەی 3000 ڕووداوی کار لە ئێران تۆمار دەکرێت. ئەم ژمارانە خۆی لە خۆیدا هەژێنەرن، بەڵام ژمارەی ڕاستیەکە زۆر لەوە بەرفراوانتر و بەئازارترە. ئامارە فەرمیەکان لە ئێران تەنیا بەشێکی ڕاستیەکە دەردەخەن. زۆرێک لە ڕووداوەکان لە بنەڕەتدا لە هیچ شوێنێک تۆمار ناکرێن. ئەو ڕووداوانەی بەسەر کرێکارانی ئەفغانیدا دێن زۆرتر لە دەرەوەی بازنەی تۆمارە فەرمیەکان دەمێننەوە. لە گیان لەدەستدانی کۆڵبەران کە خۆی یەکێکە لە توندوتیژترین شێوەکانی نەبوونی ئەمنیەتی پیشەیی و بژێوی، لەم ئامارانەدا هیچ ئاماژەیەکیان پێناکرێت. لە زۆر حاڵەتیشدا ڕووداوەکە لە هەمان شوێن و لە نێوان خاوەنکار و بنەماڵی کرێکارە گیان بەخت کردووەکە یان بریندارەکەدا بە شێوەیەک چارەسەر دەکرێت کە بێگومان لە زیانی کرێکار و بنەماڵەکەیدایە، بێ ئەوەی هیچ بەڵگە و ئاستەوارێک لە هیچ شوێنێکدا بمێنێتەوە. جگەلەوە دەبێت مەرگە بەشێنەی و خامۆشەکانیش بەم ڕووداوە دڵسەزێنانە زیاد بکەین. ئەو مەرگانەی کە نەک لە ئاکامی تەقینەوە و کەوتنە ژێردار و پەردوو کەوتنە خوارەوە، بەڵکو لە ئەنجامی ساڵانێک کارکردن لە ژینگەی ناتەندروستدا ڕوودەدەن. لەوانە لە پیشەسازیەکانی پێترۆشیمی، کانگاکان، ناوەندەکانی دەرهێنانی نەوت، کارگەی شیمیایی و ئەو شوێنانەی کە کرێکار تێیاندا تووشی نەخۆشیەکانی هەناسە، خوێن، هەرەس، پێست، شێرپەنجە و پەککەوتەیی و پیری پێشوەختە دەبن. ئەمانەش بەشێکن لە قوربانیانی کار، هەرچەندە لە ئامارە فەرمیەکاندا ئاماژەیان پێناکرێت یان هیچ جێگایشیان نابێتەوە. خاوەنکاران لە بەرامبەر قازانپەرستی و چاوچنۆکی نەدەیانەوێت ئەمنیەت و بواری تەندروستی شوێنی کار باشتر بکەن و نیگەرانی لە دەستدانی کرێکارانن بەهۆی نائەمنی شوێنی کارەوە. لۆژیکی ئەوان ڕوونە، ئەویش ئەوەیە کە هەزینەی پاراستن، نوێکردنەوەی کەرەستەکان، ڕاهێنانی هێزی کار، ڕاگرتنی کارە مەترسیدارەکان و ڕەچاوکردنی ستانداردەکان لە قازانجەکەیان کەم دەکاتەوە. لە بەرامبەردا ئەوان بیر لە هێزی کاری جێگرەوە دەکەنەوە. ئەوان دەزانن کە لەشکری بێکاران لە مەیدانەکانی کار و لە پشت دەرگای کارگەکاندا ڕیزیان بەستووە. هەر کرێکارێک بریندار بێت، گیان لەدەست بدات یان لە ترسی گیانی واز لە کارەکەی بێنێت، زۆر بە ئاسانی بە کرێکارێکی دیکە جێگاکەی پڕ دەکرێتەوە. لە ئاوە بارودۆخێکدا ڕوونە کە چاوەڕوانی لە خاوەنکار بۆ دڵسۆزی یان دەوڵەت بۆ پشتیوانی ڕاستەقینە لە ژیانی کرێکاران تەنیا وەهم و خۆشباوەڕیە. دەوڵەتیش وەک پارێزەری سیستمی سەرمایەداری نەک لایەنی کرێکار ناگرێت، بەڵکو لە کەنار خاوەنکاردا دەوەستێت. چاوەدێریەکان وەک پێویست نییە، سزاکان کەم و لاوازن و یاسا بەردەستەکانیش جێبەجێ ناکرێن یان هەر لە سەرەتاوە بە جۆرێکدا ڕژاون کە بەرژەوەندی خاوەن سەرمایەکان نەخەنە مەترسیەوە. کەواتە دابینکردنی ئەمنیەتی ژینگەی کار ڕێک وەک هەر داواکاریەکی تری کرێکاری تەنیا لە ڕێگەی گوشار و خەباتی ڕێکخراوەیەوەیە دەسەپێندرێت. ئەگەر کرێکاران خۆیان بیر لە گیان و تەندروستی خۆیان نەکەنەوە، هیچ هێزێک لەسەرەوە ئەم ئەمنیەتیان پێ نابەخشێت. بێگومان هۆکارە کتوپڕەکانی زیادبوونی ڕووداوەکانی کار لە ئێران دەکرێت لە لاوازی کەرەستەکان، کۆنبوونی ژێرخانەکان، نەبوونی چاوەدێری پێویست، پەیمانکاریە چەندین لایەنەکان و ڕاهێنانی ناکافی و هەروەها لە سەروی هەموو شیانەوە فشاری بەرهەمهێناندا ببیندرێتەوە.
ئەو فشارێکە پرسی پاراستن دەخاتە پەراوێزەوە و خێرایی بڕی بەرهەم و کەمکردنەوەی تێچوو دەکاتە ئەو لێوێتی سەرەکی. بەڵام لە پشت هەموو ئەم هۆکارانەوە پرسێکی بنەڕەتی تر هەیە کە بریتیە لە نەبوونی هێزی ڕێکخراوی کرێکاری بۆ ڕاگررتنی کاری نائەمن. لە زۆرێک لە ناوەندەکانی کاری ئێران کرێکار تەنانەت ئەگەر بزانێت بارودۆخەکە مەترسیدارە بەکردەوە توانایی و مافی ڕاگررتنی کارەکەی نییە. ئەو دەزانێت ئەگەر ناڕزایەتی دەرببڕێت هەڕەشەی لێ دەکرێت دەردەکرێت یان کرێکاریش تر دەخرێتە شوێنەکەی. هەر ئەم بێدەسەڵاتیە ژینگەی کار دەکاتە کوشتارگە بۆ کرێکار لە عالەمی واقعدا. لێرەوە دەتوانین وەڵامی پرسیارێکی گرنگ بدەینەوە. بۆچی لە هەندێک وڵات بە بەراورد لەگەڵ ئێران کرێکار کەمتر دەمرێت یان گیان لەدەستدەدات؟ وەڵامەکە بە پێچەوانەی ئەوەی هەندێک جار تەسەور دەکرێت تەنیا لە تەکنۆلۆژیای پێشکەوتوو یان یاسای باشتردا کورت نابێتەوە. هۆکاری یەکلاکەرەوە هۆکارێکی کۆمەڵایەتی و چینایەتیە، ئەویش هێزی یەکێتیەکان و ڕێکخراوە سەربەخۆکانی کرێکاریە. لێکۆڵینەوە بەراوردکاریەکانی ڕێکخراوی نێودەوڵەتی کار ILO دەری دەخەن کە لە وڵاتانی ڕێژەی ئەندامبوون لە یەکێتیەکاندا بەرزە ڕێژەی مردنی پیشەی زۆر کەمترە لەو وڵاتانەی کە ڕێکخراوە کرێکاریەکان تێیاندا لاوازن یان سەرکوت کراون. لە ئاڵمان سیستمی شۆرایی کار لە کارگەکاندا مافی یاسایی کرێکاران بۆ ڕاگررتنی کاری نائەمن مسۆگەر دەکات. هەر ئەم میکانیزمە بووەتە هۆی ئەوەی لە زۆرێک لە پیشەسازیە قورسەکاندا ڕێژەی مردنی پیشەی زۆر نزم بێت. لە سوئێد بەهۆی هەبوونی یەکێتی بەرفراوان و ئامادەبوونی زۆرملەی نوێنەری پاراستنی کرێکاران لە شوێنی کاردا ڕووداوە کارساتبارەکان لە پیشەسازیەکانی بیناسازی و بەرهەمهێناندا بەڕادەیەکی بەرچاو کەمی کردووە. لە کانەداش ئامادەبوونی چالاکانەی یەکێتیەکان لە کانگا و کەرتەکانی بیناسازی و جێبەجێکردنی کۆنتڕۆڵ و چاوەدێری هاوبەشی کرێکار خاوەنکار بووەتە هۆی کەمبوونەوەی بەرچاوی ئەو مەرگانەی کە شیاوی پێشگرتن بوون. واتە لە هەر شوێنێک کرێکار هێزی ڕێکخراوی هەبێت مردن کەمترە. کەواتە پرسی پاراستنی کار لە بنەڕەتدا پرسی هاوسەنجی هێزە. تا ئەو کاتەی کرێکار ناڕێکخراو بێت، تا ئەو کاتەی مافی ناڕزایەتی، مافی مانگرتن، مافی ڕاگررتنی کاری نائەمن و مافی چاوەدێری بە کۆمەڵی بەسەر بارودۆخی کاردا نەبێت، ژینگەی کار بە نائەمنی دەمێنێتەوە. خاوەنکار تەنیا کاتێک مل بەدابینکردنی پاراستن و ئەمنیەت دەدا کە تێچووی کەمتەرخەمیەکانی بەرز بێتەوە. ئەم تێچووەش تەنیا هێزی ڕێکخراوی کرێکاران دەتوانێت بەسەریدا بسەپێنێت. ڕۆژی جیهانی تەندروستی و پاراستنی ژینگەی کار دەبێت لە ئێران ببێتە ڕۆژی ناڕزایەتی دژ بەم کوشتارە خامۆشە. ڕۆژێک بۆ بیرهێنانەوەی ناو و ژیانی ئەو کرێکارانەی کە لە ڕووداوی ئاگرکەوتنەوە، داڕمان، کەوتنە خوارەوە، تەقینەوە، ژەهراوی بوون و نەخۆشیە پیشەییەکاندا گیانیان لەدەستداوە. هەروەها ڕۆژێک بۆ جەختکردنەوە لەسەر ئەم ڕاستیەی کە نابێت گیانی کرێکار ببێتە قوربانی قازانج و بەرژەوەندی سەرمەهە. بەرگریکردن لە پاراستنی ژینگەی کار بەرگریکردنە لە مافی ژیان. ئەم مافە نەخاوەنکاران بەویستی خۆیان قبوڵی دەکەن و نەدەوڵەت لە خۆیەوە گەرنتی دەکات. ئەم مافە دەبێت بە خەباتێکی شێرگیر و وشیارانە و سەرتاسەری و ڕێکخراو بەسەریاندا بسەپێندرێت. لە ئێرانی ئەمڕۆدا داواکاری پاراستنی ژینگەی کار لە داواکاری ڕێکخراوی سربەخۆی کرێکاری جیان نابێتەوە. واقعیەت ئەوەیە کە کرێکار ئەگەر ڕێکخراوی نەبێت ئەمنیەتیشی نابێت.